خەڵکی حەسەکە ماڵێ کاچەندێک دڵت لای دەسوکاتە دلم گەلکی لە لای خزم و کەسی خۆمان شاری خۆمانە ئەس خەڵکی ڕۆژئاوامە و ئەس گەلکی دڵخۆش بووم و حەز دکم هەر چار پەرچەی کوردستان بە یەکاوە بە و یعنی هەر چار پەرچە یارمەتی لەگەڵ کوردی خۆی ڕۆژئاوا کوردی حەسەکە کردن هەموو بە یەک دەنگ یعنی و حەز دکم بەسەر کەون یان گیان یا ئازادی تا چەندێک دڵخۆشی لە هەر چوار پارچەی کوردستان لە سلێمانی لە ڕۆژهەڵات وەڵا لە سلێمانی لە دهۆک لە زاخۆ لە هەولێر لە هەر چار پەرچەی کوردستان دلێم زۆر خۆشە و ئینشاءڵڵا بسەرکەون کوردی ڕۆژئاوا کوردی کوردستان هەموو یەک دەست بن ئینشاءڵڵا جەنابەت خەڵکی شوێنێکی خەڵکی حەسەکە ماڵێ تا چەندێک دڵت لای دەسوکاتە دلم گەلکی لە لای خزم و کەسی خۆمان شاری خۆمانە یعنی زۆر دڵم پڕە لە دۆنی ئێوارە زۆر نەخەوتم حەتا بەیانی یا رەب یارمەتی لەگەڵوان بکە ئینشاءڵڵا بەسەرکەون